هێزەکانی ئاسایی ڕێگریان لێکردین و نەیانهێشت ئەو چالاکیە بکەین. وتیان نابێت قسەیەک بکەن و یاسایی نییە لە کاتێکا کۆنگرەی ڕۆژنامەنووسی وە گردبوونەوەی بچووک یاسای ئەوێت و نا ئیجازەشێتیوە مۆڵەتی ئەوێت لەبەرەوە کارێکی ڕۆتینی بوو وەک هەستێکی بەرپرسیارەتی تێکۆشەرانە بەرامبەر بە گەل و نیشتیمانەکەمان ئیدانەی ئەو هێرشە و ئەو داگیرکاریە ئەو شەڕەفراوانەمانە کرد و دیارە هەستیاریەکی گەورەیە لە کۆمەلگایە هەیە بەرامبەر بەو هێرشانەی دەوڵەتی تورکیا ئێمە ویستمان بەیان نامەیەک بهێنینە زمان. ئەو ڕێگریانە ڕێگریەکی باش نییە و لەسەر ئاستی تێکۆشانی یەکێتی نەتەوەی گەلی کورد کاردانەوەی خراپ دروزەکە بۆیە داوا لە ئاسایش وە لە هێزی بەرپرسیاری بەڕێوەبەری باشووری کوردستان و بە تایبەت دەڤەری سلێمانیەکەین کە لە بەرامبەر ئەو هێرشانی داگیرکەرانی کوردستانە هەستیار بن و لەگەڵ هەستیاری گەلەکەیانە تێکەڵ بن و ڕێبەری ئەو تێکۆشانش بکەن، یعنی نەگەوەی کە بڵێن ئێمە با هەستیار بن ڕێگە بە ئێمە بن، یعنی پێویستە ئەوانیش بۆ خۆیان بەشێک بن لەو شکاندنی داگیرکاریەوە، بەشێک بن لە وەستانەوە بەرامبەر بە داگیرکاری، چونکە لە کۆتاییە ئەو داگیرکاری کە لە کوردستانە هەیە بۆ سەر ئەوانیشە. داگیرکاری تورک قسەیەکی هەیە ئەڵێ من هەڵەیەکم لە باکووری عێراقا کردو پێویستە ئەو هەڵە سەرڕاستکەمەوە. ئەو هەڵە سەرڕاستکردنەوە ئەگەر پەیوەندی بکەینەوە بە داهاتوویانەوە ئەڵێ لە هەر کوێیەکی ئەم دنیاە تەنانەت لە ئەفریقاشە خێمەیەکە بێ ناوی کوردی لەسەر بێ من ئەچم تێکێدەم. بۆیە ئەو ڕاستکردنەوەی هەڵەی باکووری عێراقەوە لە باکووری عێراق پێ ماڵێن هەرێمی کوردستان و باشووری کوردستان لە ناوبردن وە سڕینەوە و تیابردننی گەلی کووردە. بۆیە ئەو پێکهاتانەی هێزانەی باشووری کوردستانی بەشێکن لە نەسیجی کۆمەلگای کوردی و پێکهاتی کوردین و ڕۆڵە و گەلی ئەو کوردستانن. بۆیە لە کۆتایی ڕێگەیە کە ئەو بەرخۆدانەوە ئەو دەنگە ناڕازی و هەستیاریە کە بەرامبەر بە داگیرکاری هەیە سەرکوتی کرد ئەوانش سەرکوت دەکات، چونکە داگیرکاری تورک مێژوویەک و تەجربەیەکی گەورەمان هەیە لەو شوێنەی هێزێکی یا کەسێکی یا لایەنێکی بەکارهێنابێ لە دژی خواستنەتەوەی و شۆڕژگێڕانەکانی گەلی کورد و گەلانی تر لە کۆتاییە بە ئەو هێزە شێوەداوە بۆ بەکارهێنەریە شێوەداوە ئەویشی سڕیوەتەوە لە پێناوی ئەوەی کە خۆی سەرکەوتوو بێت. بۆیە پێویستە هەستیاریەکان گەورە و گران بن و هەمومان بە گیانی بەرپرسیارەتی و لە خۆ بردوویەوە لەگەڵ یابچینە پێشەوە. ئێمە ڕێخستنێکی سیاسی نەبووین بڵین وڵا هەڵوێستێکی ترمانەوێت، بەڵام ئێمە واز لە چالاکی و لە واز لە تێکۆشانی دیموکراتیکانە و یاسایی خۆمان ناهێن و هەمیشەش فشارەکانمان بۆ سەر دەوڵەت و بۆ بانگەوازیکردن لە هەستیاری کۆمەلگە بەردەوامەکەین و لە هەر کوێیەکیشە هەبین ئێمە لە بەرامبەر داگیرکاریە ئەوەستینەوە و تێکۆشانی ڕێخستن بوونی کۆمەلگای خۆمان بەردەوامی پێیەک.